ئێستادا تاکە داواکاری پزیشکان بریتیە لە پێدانی موچە بەبێ پاشەکەوت و مانگانە لە کاتی خۆی لەگەڵ گەڕانەوەی موچە پاشەکەوتکراوەکانمان ولا ئەگەری وەڵام نەداوەمان لەلایەن حکوومەتەوە بۆ ماوەی 72 کاتژمێر و لە ڕۆژ دەرچوونی ئەم بڕیارە بە شێوەیەکی فەرمی ڕای دەگەیەنی کە لە هەموو نەخۆشخانە و بنکەوتە پزیشکیەکان داوام ڕادەگرین تەنیا فریاکەوتنەکان نەبێ ئەمە وەکو هەنگاوی یەکەم لە ئەگەری بێباچی حکوومەت لە بەدەمەوە نەهاتنی داواکاریەکانمان و تەندروستی هاوڵاتیان ناچار دەبین ئەمە بەمەبەستی بەگاهێنانەوەیە لە خەوی غەفڵەت یان بەبێباچیان فریاکەوتنەکانیش دابخەین و هەموو ئەنجامێکی نەخوازرا و دەرکەوتە خراپەکان ئەم هەڵهاوێستا دەخینە ئەستۆی حکوومەتی هەرێم و بەرپرسە پەیوەندیدارەکان واتە ئێمە بەرامبەر حکوومەت هەڵوێست ئەنوێنین نەک هاوڵاتی چونکە خۆمان هاوڵاتین چۆن دژی دایک و باوک و برا و خوشک و خزم و دراوسێمان ئەوەستینەوە بۆیە داواتان لێ ئەەکەین نەکەونە داوی فریوی هەموو جارێ دەسەڵات و ئامرەزەکانی پروپاگەندەیەوە با بە سیاسەتی پرتکە و زاڵ بە خۆیان لە داواکاریەکانی ئێمە و ئێوە نەدزنەوە بگرە داوا لە ئێوە و هەموو چوین و توێژەکانی تریژەکەین دەنجی خۆتان بخەنە پاڵ دەنجی ئێمە و دڵنیابن دەنجی ئێمە ژەگەڵتانە بۆ ئەوەی ئەو مافەی چەندەها ساڵە بە ماڵ و گیان و قوربانیمان داوە بۆ دەستخستنی ئەمڕۆ نەبێتە پاروی چەور بۆ چەند کەسێک ئەو موچەیە کە خوراوە بەمان بگەڕێنەوە ئەگەر نا هەڵوێستەکەمان بەڕاستی ئەمە هەڵوێستمان بە دکتۆرین هەڵوێستمان بە دەنیانە دەبی یعنی بایکۆتی سەرتاسەری دەکەین ئەگەر پاشی 72 ساعتی جوابمان دەدەنەوە چەند نمونەکی زیندومان هەیە لێرە خۆش نیە باسی بکەن بەس با سەدامی بینە پێشە خۆیان قەزافی بینە پێشە خۆیان کە خەڵکەکەی کە خەڵک چی کرد پاش ئەوەی کە زۆر بەرامبەر خەڵک چاوەشەی خەڵکیان کرد و مافیان خوارد ئیتر خەڵک بەڕاستی ئینسان لە برسێتی ڕێیەکی لە هاریە ئیتر ئەوە پەیامی بۆ ئێوان دەبی بە خۆیان دابستنەوە بە زووترین کات حەلەک لۆ ئەو خەڵکە دابنێت وەکو ناڕەزایەتێک ینی دەربارەی ئەو پاشەکەوتەی کە سەپێنرایە بەسەر پزیشکاندا ئێمە لێرە گرت بووینەوە ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین سوورە لەسەرەوەی کە ناداتپەروەری بکرێتن ینی عەدالەتەکەی جێبەجێ ناکە ئەگەنا زۆر چینی تر هەنا موچەکەی خۆیان بە ینی بەبێ پاشەکەوت وەردەگرن بەڵام بەس بۆ ینی چینی پزیشکان و کارمەندانی تەندروستی ئاوای لێ دەکەن دەیکەن بە پاشەکەوت